ناوەندی گەرمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری خێرخوازان و مەڵبەندی گەرمانی کۆمەڵی دادگەری بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانی ئەم ساڵ پرۆژەی بەربانگیان ڕاگەیاندووە. ئێمە وەکو ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمساڵ لە کەلار پرۆژەی بەربانگمان ڕاگەیاندووە کە پرۆژەکەمان بریتێ لە دابەشکردنی ئاو خورما بەسەر ڕۆژوان و هاوڵاتیاندا کە بە درێژایی ڕۆژەکانی ڕەمەزان ئەمساڵ الحەمدوللا بەردەوام بووین و ڕۆژانە لێرە ئێمە خوشکان نزیکی 150 دانە ئامادە ئەکەین لە ئەو خورما و برایەنیشمان ئێواران لەسەر شەقامەکان دابەشێکن بەسەر ڕۆژواندا. پرۆژەکە بە ئامادەکردنی ئاو خورما بە چەند خولەکێک پێشکاتی بەربانگ دەست پێ دەکات و لەسەر ڕێگای کەلار سلێمانی پێشکەش بە شۆفێران و ڕۆژوەوانان دەکرێت. ئێمە وەک ڕێکخراوی قوتابیان ناوەندی گەرمیان پرۆژەی بەربانگمان ڕاگەیاندەوە بۆ ئەم مانگی ڕەمەزانە بە کاملی کە دەکاتە 30 ڕۆژ. ئێمە لێرە هەموو ڕۆژێک 10 دقە بۆ چارەکێک پێش بانگ دێن لێرە ڕادەوەستین و چاوەڕێی ڕۆژوانان دەکەین و خورما و ئاویان پێ دەدەین. لێرە بەڕاستی ئێرە سەرجادەی قەرەباڵخە بۆیە ئێرەمان هەڵبژاردووە لەبەرەوەی زۆر قەرەباڵخە و خەڵکیش بەڕاستی پێشوازی گەرم و زۆر جوانمان لێ دەکەن. ئەم پرۆژەیە بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز بەردەوام دەبێت و هاوشێوەی هەموو پرۆژە و چالاکیەکانی ناوەندەکە و مەڵبەندی گەرمیان بۆ زیاتر خزمەتکردن و سوودمەندبوونی هاوڵاتیان و ڕێبوارانی ئەو ڕێگایە و شکاندنی ڕۆژەکانە لە کاتی خۆیدا. تەنها داواکاریشیان لە هاوڵاتیانەوەیە کە لە نزای خێر و داوای بەردەوامیان لەو جۆرە پرۆژانە بێبەشیان نەکەن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.